لەژێر سایەڕقی سیاسی گەیشتین بەکوێ؟ کێ ڕقی لە کێیە؟ خۆم گردونا هەر بەم شێوەیە نەبوو کە ئێستا هەیە و دابەش بۆ بەسەر وڵاتان و کۆمەڵگاکاندا. سەردەمانێک چەندین ئیمپراتۆریەت هەبوون نیوەی خاکی زەویان بەدەستەوە بووە. دواتر لەگەڵ زیادبوونی ژمارەی دانیشتوان و پێکدادانی هێزەکان و فراوانبوونی ژیان و پێشکەوتنەکان، گردوون بەسەر وڵاتان و بیر و باوەڕ و جەمسەرەکاندا دابەش بووە. هەموو ئەو دابەشبوونانە بنەماکەی پێکدادان و ڕکوجیابوونەوەیە لەوەی دیکە. ئەوە تا ئەمڕۆ سەدان وڵات و دەیان هەرێم و چەندین ئایدۆلۆژیا و بیر و باوەڕی ئاینی و سیاسی لە کێبڕکێدان بۆەوەی کامیان زیاتر ڕقی لەوەی دیکە بێت. کۆمیدیکاری بەناوبانگی ئەمریکی بە ناوی ڕۆی نۆریسوود بەرنامێکی ڕۆژانەی هەیە بە ناوی وانەی جوگرافیا لەگەڵ مستەر وود لە بەرنامەکەیدا لەسەر ئاستی وڵاتان و جوگرافیا باس لەوە دەکات کێ ڕقی لە کێیە. ئەو دەڵێت چین و ژاپۆن ڕقیان لە یەکترە، هیندستان و پاکستان بەیەکەوە هەڵناکەن، ڤێتنام و کەمبۆدیا بە هیچ جۆرێک بەیەکەوە نایانگرێت، تورکیا و ئەرمینیا خوێنە خۆری یەکن، تورکیا و یۆنان ڕقیان لە یەکە، تورکیا و کوردستان هەر باس ناکرێت. لە ڕاستیدا تورکیا بەردی خڕی ناو کەڵکی ئەوروپا و ئاسیایە و لە ناوەندی هەموو کێشەیەکدایە. لەو سەریشەوە رووسیا و دەرودراوسەکانی رووسیا و ئەوروپا، رووسیا و ئەمریکا هەمویان بە خوێنی سەر یەکتر تینون. هەنگاریا و ڕۆما، ئێرلەندا و بەریتانیا، سکۆتلەند و بەریتانیا، وێلز و بەریتانیا، لە ڕاستیدا ئەو نیوە دوورگەیە هەمووی ڕقی لە یەکە. لەو سەرێکی شۆری ئەفریقاوە، غانا و نێجیریا بە قسەی وود هەمووی لەسەر برنجە و هەردوو لا دەڵێن تامی برنجێوی دیکە لە چیمەنتۆ دەچێت نەک برنج. بارحاڵ ئێران و سعودیا و حوسیەکان، سعودیا و قەتار، سعودیا و ئیسرائیل، ئەگەر چی ئێستا تۆزێک لالوتی ئیسرائیل و سعودیا کەم بۆتەوە، چونکە هەردووکیان ڕقیان لە ئێرانە. لەو لاوە سوودان و باشووری سوودان، کۆریای باکوور و کۆریای باشوور. ئەها، لە ڕاستیدا ئەگەر دوو وڵات یەک ناویان هەبوو بۆی مەچۆ 100% ڕقیان لە یەکترا، چونکە پێشتر یەک بوون و لەسەر ڕق و شەڕ و پێکدادان جیابوونەتەوە. ئەوە نییە کۆریای باکوور دەڵێت کۆریای باشوور یەک هەنگاو ببەزێنن لەسەر نەخشەی جیهان دەیانکەین بە فەلمازی، ئەوە ئیسرائیل و فەڵەستین هەر باس ناکرێت. ئیسرائیل ڕقی لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە، هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش ڕقی لە ئیسرائیلە. کۆتا دانەش بێگومان ئەمریکای عەزیمە کە هەموویان ڕقیان لەیەتی. هەندێکیانی داگیر کردووە، هەندێکی تریشانی دابەش کردووە. بڕستی لە هەندێکشیان بڕیوە بەدەست ئاژاوەی ناوخۆییەوە، هەندێکشیانی لەژێر ناوی ڕزگارکردن کردووە بە تۆز و خۆڵ. کەوایە ئێستا با بزانین لە کوردستان کێ ڕقی لە کێیە. لە ڕاستیدا هەمویان ڕقیان لە یەکترە، بەڵام با تۆزێ ورتی بکەینەوە. یەکێتی ڕقی لە پارتیە، یەکێتی ڕقی لە گۆڕانە. هەر نایەوێت نەوەی نوێش ببینێت، نەوەی نوێش لە هەمویان. کۆمەڵ لە پارتی لێگرتوو، پارتی دموکرات لە پارتی کرێکاران، گۆڕان لە نەوەی نوێ، هەمویان لە پارتی و پارتیش لە هەمویان. ئەمە لەسەر راستی پارچەکانی کوردستانیش ڕاستە و کەس لەگەڵەوەی دیکەتان نایگرێت. دەبێت بپرسین گەلۆ لە بری ئەو هەموو ڕقوی یەکتر سڕینەوەیە ئەگەر یەکتری تا خۆش بێت چی دەبێت؟ ئەرێ گەلۆ بەرهەمی ڕق و یەکتر قبول نەکردنمان بینی، دەبا بەرهەمی خۆشویستن و تەبایشتان ببینین. بزانین کامە لە بەرژەوەندی خۆتان و گەلیشدایە. دەفەرمونون ئەوە عەرز و ئەوەش گەس. با 4 ساڵ تەبابن، ئەگەر بەرهەمی هەبوو درێژەی پێ بدەن، ئەگەریش نەیبوو بگەڕێنەوە سەر خۆ خراپەکەی پێشووتان.